گەشەکردنی ئیسلام لە وڵاتی ئەرژەنتین. ئەرژەنتین دووەمین وڵاتی گەورەی ئەمریکای باشوور و هەشتەمین وڵاتی گەورەی جیهان لە ڕووی ڕووبەرەوە. هاوکات خاوەنی دووەم گەورەترین لۆبی موسڵمانانە لە هەردوو کیشوەری ئەمریکا. ئەرژەنتین وڵاتی میسی و مارادۆنایە و ساڵی ڕابردوو بۆ سێم جار جامی مۆندیالی بەدەستهێنا. ژمارەی دانیشتوانی ئەرژەنتین نزیکەی 40 ملیۆن کەسە و گەورەترین وڵاتی جیهانە کە بە زمانی ئیسپانی قسە دەکەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ داگیرکاری ئیسپانیەکان لە سەدەی 15 بۆ ئەو وڵاتە. ئیسلام دووەمین گەورەترین پێکهاتەی ئاینیە لە وڵاتە و ڕێژەی زیاتر لە سەدا دووی دانیشتوانە. بەو پێی ئامارەکان باس لە هەبوونی زیاتر لە 750,000 موسڵمان دەکەن لە ئەرژەنتین. ئەمەش دوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆرترین ڕێژەی پێکهاتەی موسڵمانانە لە هەردوو کیشوەری ئەمریکای باشوور و باکوور. ئاینی ئیسلام لە سەدەی 17دا لە ئەرژەنتین بڵاوبووە، بە تایبەتی دوای ئەوەی موسڵمانانی ئیسپانیا بۆ دەربازبوون لە دادگاکانی پشکنینی کەنیسەکان لە پاشڕووخانی ئەندەلوس کۆچیان کرد. زیاتر لە سەدا 20 موسڵمانانی ئەرژەنتین لە بۆینس ئایرێسی پایتەخت دەژین و ئەوانی دیکەش لە ناوچە جیاجیاکان بڵاوبوونەتەوە. لە نمونەی شارەکانی ڕۆزاریۆ، تۆکمان، پۆکتا و کۆردۆبا و مێندوسا و شارەکانی تر. ناوەندێکی ئیسلامی لە بۆینس ئایرێس هەیە کە لە ساڵی 1992 زاینی دامەزرا. چالاکیەکانی ئەم سەنتەرە خۆی دەبینێتەوە لە پەروەردەی ئاینی و فێرکردنی زمانی عەرەبی و ئەنجامدانی سمینار و پێشکەشکردنی وانە بۆ منداڵانی موسڵمان. ئەمە جگەل لە ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری بە پێی یاسای ئیسلامی بۆ ئەوانەی هاوسەرگیری دەکەن. موسڵمانانی ئەرژەنتین بەدەست کۆمەڵە کێشەوە دەناڵێنن. گرنگترینیان بریتیە لە نەبوونی پەیوەندی لەگەڵ جیهانی ئیسلامی و کەمی ئاسی هۆشیاری ئاینی و نەبوونی بانکخوازی شارەزا لە زمانی ئیسپانی، کەمی ژمارەی کۆپی قورئانی پیرۆز بە زمانی ئیسپانی و کەمی کتێبی پێویستی ئاینی بەو زمانە. هاوکات نەبوونی کەناڵێکی یاسمانی بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئیسلامی و لاوازی ڕایەڵەی پەیوەندی موسڵمانانی ئەرژەنتین لە ناوخۆ لەگەڵ موسڵمانانی جیهان. هەرچەندە فشارێکی زۆریان لەسەرە، بەڵام جالیە ئیسلامی لە ئەرژەنتین سەرقاڵی خزمەتکردن و بڵاوکردنەوەی بەهای ئیسلامیەکانن لە نێوان موسڵماناندا. لە ئێستادا زیاتر لە 150 ناوەندی ئیسلامی لە سەرتاسەری ئەرژەنتین بوونیان هەیە. لە گرنگترینیان ناوەندی ئیسلامی ئەلیحسان لە شاری سانتا، سەنتەری لێکۆڵینەوەی ئیسلامی لە بۆینس ئایرێس، دامەزراوەی ڕۆشنبیری ئیسلامی لە بۆینس ئایرێس، کۆمەڵگەی عەرەبی لە لامپا، کۆمەڵەی ئیسلامی عەرەبی لە میۆندۆزا، کۆمەڵەی ئیسلامی عەرەبی لە شاری کۆردۆبا، یانەی ڕۆشنبیری ئیسلامی لە شاری ڕۆزاریۆ. هەروەها چەندین زانکۆ و قوتابخانەی موسڵمانان لە ئەرژەنتین بوونیان هەیە. لەوانە قوتابخانەی ئیسلامی عەرەبی لە شاری تۆکمان، زانکۆی فەهد لە بۆینس ئایرێس، زانکۆی ئیسلامی ئەرژەنتین لە شاری گاروبا، قوتابخانەی عومەری کوڕی خەتابی سەرەتایی لە بۆینس ئایرێس. کارلۆس مونعیم 44مین سەرۆکی ئەرژەنتین بوو. زۆرترین مزگەوتەکانی ئەرژەنتین لە سەردەمی ئەمدا دروستکراون. ئەو بەڕەچەڵەک خەڵکی سووریا بوو، لە بنەڕەتدا موسڵمان بوو، بەڵام ئەو کاتەی خۆی بۆ سەرۆکایەتی ئەرژەنتین پاڵاوت، ئاینی خۆی بۆ مەسیحی گۆڕی. بەهۆی ئەوەی لە دەستوری ئەو وڵاتە تەنیا گاورەکان مافی سەرۆکایەتیان هەیە. ئێستا ئەرژەنتین بە قەیرانێکی یابووری توندا تێدەبەڕێت. ڕێژەی هەڵاوسان لە ماوەی ساڵی ڕابردوودا گەیشتۆتە لە سەدا 92. چاوەڕوان دەکرێت ڕێژەکە بگاتە لە 100%، واتە نرخی شتومەک بەراورد بە پارساڵ 2 هێندە ببێت. ڕێژەی هەژاریش گەیشتۆتە لە 140. بە جۆرێک 7 ملیۆن کەس لە هەژاریدا دەژین. بێگومان ئەمەش موسڵمانانی لێبەدەر. پێشتر لە دوای جەنگی جیهانی دووەم و قەیرانی پەنجاکانی سەدەی ڕابردوودا قەیرانی ئابووری ئەرژەنتین و نەبوونی هۆشیاری ئاینی لای موسڵمانان وای کرد ڕێکخراوە مژدەدەرە مەسیحیەکان بە هاوکاری حکومەتی ئەرژەنتین ڕۆڵی خراپ بگێڕن لە سارکردنەوەی بەشێک لە موسڵمانان لە ئاینی پیرۆزی ئیسلام و گۆڕانکاری لە ئایندا. ئەو ڕێکخراوانە تا ئێستاش بەچڕی کار لەسەر موسڵمانان دەکەن. بەو هۆیەوە بەشێک لە منداڵی موسڵمانان جگەل لە زمانی ئیسپانی
هیچ زمانێکی دیکە نازانن. هەوڵدراوە پێناسی موسڵمانێتیان لەبیر ببرێتەوە و بە تەواوەتی ئاوێتەی کۆمەڵگەی مەسیحی ئەرژەنتینی بکرێن. هەرچەندە لۆبی جوولەکە لە ئەرجەنتین دووەم بەهێزترین لۆبی ئیسرائیلیەکانە دوای واشنگتۆن و وێڕای ئەوەی پارە و ڕاگەیاندنیان لەبەردەستە و کاری جدی لەسەر مسلمانان دەکەن، بەڵام لە 2 دەی ڕابردوودا مسلمانان توانیویانە هەنگاوی گەورە بنێن. جگەل لە بواری پەروەردەیی و بانگەوازکاری توانیویانە لە بواری بازرگانی و کارگێڕی و کەرتی تایبەتدا ڕۆڵی کاریگەر بگێڕن. ئێستا یەکێک لە گرفتەکانی مسلمانانی ئەرژەنتین کراوەی ئەو وڵاتەیە بۆ پرسی هاوڕەگەزبازی و خۆڕادەستکردنیەتی بۆ ئەو ڕێکخرا و ئاراستە جیهانیانەی کار لەسەر ئەم پرسە دەکات. پەرلەمانی ئەو وڵاتە یاسایەکی تایبەت بە مافی هاوڕەگەزبازانی دەرکرد. ئەنیبال بەکیر بازرگان و سەرۆکی ناوەندی ئیسلامی لە ئەرژەنتین ڕایگەیاندووە لەم دواییەدا ڕێژەی مامەڵە ڕەگەزپەرستیەکان دژی مسلمانان هەڵکشاون. دوایین جار داوای کۆبوونەوە و دانیشتنمان کرد لە وەزیری مافەکانی مرۆڤی ئەرجەنتین، بەڵام بەبێ ئەوەی هۆکارەکەیمان پێ بڵێت ڕەتی کردەوە لەگەڵ شاندەکەیان دابنیشێت. هەرچەندە ئەرجەنتین یەکێکە لەو وڵاتانەی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی دژی هەموو جۆرە جیاکاریەکان مۆر کردووە و پێویستە پێوەی پابەند بێت، بەڵام بەپێی راپۆرتێکی پەیمانگای نیشتیمانی ئەرجەنتینی بۆ دژایەتی جیاکاری و توندوتیژی دژی بیانیەکان و ڕەگەزپەرستی لە نێوان ساڵانی 2008 بۆ 2019 ڕەگەزپەرستی بە جۆرە جیاوازەکانیەوە لە 7.2 زیادی کردووە. لە مانگی ڕەمەزاندا مسلمانان لە ئەرجەنتین زیاتر لە جاران ڕوو لە مزگەوتەکان دەکەن و ماڵەکانی خوددا بە پەرستش و قورئان خوێندن و داوای لێخۆشبوون دەڕازێننەوە. ڕەمەزانان مزگەوتەکانی ئەرجەنتین دەبنە شوێنی تەواوی ڕنگ و ڕەگەز و زمانە جیاوازەکان. خەڵی کۆکەرەوەیان ئیسلام و ئیمانە و هانی داون بۆ پێکەوە بوون. هەمووان لەسەر سفرەی بەربانگ بێکەوە دادەنیشن و نوێژە فەرزەکان و نوێژی تەراویح بە کۆمەڵ بەرپا دەکەن.